دکتۆر مستەفا مەحموود لە بەرنامەی العلم والئیمان دا دەڵێ مێرولە ئەوەندەی کە ئەو کاتەی ئەو دیارە ئێستا بەدڵنیاییەوە زیاتریش دۆزراوەتەوە. دکتۆر مستەفا مەحموود کاتی خۆی لە العلم والئیماندا وتوێتی 20,000 جۆری مێرولە تا ئێستا زانست تۆماری کردو. 20,000 جۆری مێرولە. ئەم مێرولەیە لیکەکەی ئەنتیبایۆتیکی تێدایە، یعنی بەردەوام خۆی خاوێن دەکاتەوە کە بەسەر زەویدا دەڕۆکە شتێک هەڵدەگرێ. مێرولە زۆر پاک و پوختە، بەردەوام لیکەکەی کە دەری دەدا مادەی ئەنتیبایۆتیکی تێدایە کە خۆی خاوێن دەکاتەوە. دەستورێکی مەلەکیان هەیە. ئەوەتانە شاری مێرولە شارێکی زۆر عەجیبی ئەندازیاریە، خاوەن نیزامن، زمانی لێک حاڵی بوونیان هەیە، سەریان بە یەک دەکەوێت قسە لەگەڵ یەک دەکەن، هەر ئەوە تا یەکێکیان شیرینیەک چەوریەک لە شوێنێک بدۆزێتەوە کە گەڕایەوە ئاماژە بە هەمویان دەکات لە ڕێگە تووشی بدەڵێ ئەوەندەی ترت ماوە لە فڵان شوێنە یەکسە بڕۆ، هەر ئەوە تا یەکیان دۆزیەوە عەرزمکردن هەمویان بۆی دەڕۆن. زمانی لێک حاڵی بوونیان هەیە، ئومەتێکن گەلێکن وەکو تۆی مرۆڤ زۆر بە ئاگا و کاسبتر و ماندوو نەناستر و ئەو شاری خۆیان دروست دەکەن، یاسا و نیزامی تایبەت بە خۆیان هەیە و لێیلا نادەن. سیر کە خۆی گەورە سمۆرەی دروست کردووە، سمۆرە بەڕوو و گوێز و شت دەشارێتەوە زۆرتر لە پێداویستیەکانی خۆی. یعنی ئەگە بۆ نمونە 10 گوێز بخوا لە ساڵێکە، 50 گوێز بخوا 200 دەشارێتەوە، 1000 دەشارێتەوە، بەڕوو زۆر دەشارێتەوە. بەڵام لە دواترە زاکیرەی زەعیفە، خوای دادگەری کاربەجێ ئەوەندەی دەخاتەوە مێشکەوە کە پێبژێوی خۆیەتی، بە ئەندازەی ئەوەی کە برسی نەبێ و بە تێر و تەسەلی بژی دەچێتەوە سەر مەغزانەکان لە کلۆری دارەکان لە ناو گرد و چاڵ و شوێنەکانی زەویدا کە حەیەکە بەشێکی تێکردوون، حتا ئەندازەی پێویستی خۆی کە برسی نەبێ ئەوە مێشکی عیبی نییە. لە دوای ئەوەوە مێشکی نایەتەوە کار، نازانێت لەکوێ شاردوونێ و لە یادی دەچنەوە. بۆیە زۆربەی دارستانە چڕەکان ئەو هەموو دار بە ڕووەکە ڕواوە لە جیهاندا ئەڵێن ڕووەکی سروشتی، ناسروشتی نییە، ئەوە بە ئیلهامی خوای پەروەردگار بەو بەرنامەیە کە خوای گەورە خستوویەتی مێشکی ئەو سمۆرەوە، ئەو خالیقەیە کە ئەوەی والێ کرد، ئەو تەماحەی داوەتێ زۆر زۆر زیاتر لە پێبژێوی ژیانی خۆی دەشارێتەوە. دوای بارانی بەسەرا دەبارێ خستوێتی ژێرگڵەوە، بەڕۆکەی خستۆتە ژێرگڵەوە، گوێزەکەی شاردوێتەوە، بارانی بەسەراباری بۆ خۆی دەڕوێ دێتە دەرەوە. ئەو هەموو دارستانە هیچی دەستکاری مرۆڤی تێدا نییە، هەمووی خوای پەروەردگار لەڕێی ئەو سمۆرەوە بۆ تۆی مرۆڤی دروست کردووە.